پێم خۆش بوو بێ هەموو تاڵە دەنگم داوە ئەتر بەش ئەمە خوا و پیاغەمبەرە خوا ڕەحمان پێ بکە و سەرکەوتی و بین و ئیسراحەت بکەین و ئەوە نەخەفەتی مناڵ کچ و کوڕ و بەخوا کچمان هەیە 4 ساڵە تەواوی کردو 3 ساڵە تەواوی کردووە هیچ بووکم هەیە تەواوی کردووە 4 ساڵ لە دەربەندی خانووە تاعین نەبووە ئەتر بەش ئەمە خوا و پیاغەمبەرە خوای ئێمە ئاسایشێ دەرخا خەڵک نەجاتی بێ والله بێن دەنگ بێن باش دەنگدان باشە تا دەنگ نەدەی ئەتر بەش ئەمە خۆیانکە یەکێکیان باش بێ بگەنە فریامان سڵاو من وەکو تاکێک هاتووم ئیمڕۆ دەنگ بدەم وەکو مافێکی خۆم بۆ بەدەستێنانی مافەکانی خۆم پەیام بۆ ئەوە هەیە هەموو کەسێک بێ دەنی خۆی بدات بۆ بەدەستێنانی مافەکانی خۆی ئەو کەسێک کە هەڵی بژێرێ دەنی پێ بدات